ڤایرۆسی کۆڕۆنا لە تەواوی ناوچەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو بووەتەوە. بە شێوەیەک ڕێژەی تووشبوون بەو ڤایرۆسە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت. ڕۆژی شەممە لە 24 کاتژمێردا نزیکەی 13,000 کەس تووشی ئەو پەتایە بوون. ئەوەش زۆرترین ژمارەی تووشبوون لە سەرەتای بڵاوبوونەوەی ئەو پەتایە لە ئێرانە. بەپێی بڕیاری ناوەندی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا لە ئێران لە ڕۆژی شەممەوە هاتوچۆ قەرەباڵغی لە شوێنە گشتیەکان بە شێوەیەکی بەرچاو سنووردار دەکرێت. بەپێی بڕیارەکە جگە لە ناوەندە ئەمنی و تەندروستیەکان لە سەرجەم دام و دەستگا دەوڵەتەکان تەنیا یەک لەسەر سێی کارمەندەکانیان دەتوانن بچنە سەرکارەکانیان. هاوکات سەرجەم ئەو کار و پیشانەی شوێنەکانیان داخراوە بۆ ماوەی 2 هەفتە دادەخرێن. تەنیا هەندێک کار و پیشە نەبێت کە لە شوێنی سەر ئاوەڵاو لە دەرەوەی کارەکانیان دەکەن. دەتوانن بە شێوەیەکی سنووردار بچنەوە سەرکارەکانیان. بەپێی دوایین ئامار لە کۆی 31 پارێزگای ئێران 27یان لە دۆخی سووری تەشەنەسەندنی کۆڕۆنادان. عەلی ڕەزا ڕەئیسی گوتەبێژی ناوەندی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا لە ئێران دەڵێ لە کۆی 82 میلیۆن دانیشتووی ئێران نزیکەی 79 میلیۆن کەس لە وڵاتە بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ مەترسی کۆڕۆنایان لەسەرا. لەگەڵ هەموو ئەوانەش لە ڕۆژی یەکەمی ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆدا شەقام و بازاڕەکان و بەتایبەت میترۆی تاران هەر قەرەباڵغا. بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی حەسەن ڕوحانی سەرۆکۆماری ئێران بڕیاری داوا بڕی 100,000 تومەن کە دەکاتە نزیکەی $3 بداتە هاوڵاتیان. بەڵام حوسێن عەلی شەهریاری سەرۆکی لێژنەی تەندروستی پەرلەمانی ئێران ڕەخنە لەو بڕیارە دەگرێت و دەڵێ هاوڵاتیان ناتوانن بەو بڕەپارەیە بژین و ناچارن لە ماڵ بچنە دەرەوە. هەر بۆیە بە کاریگەربوونی ئەو بڕیارانەی لە ئەمڕۆوە جێبەجێ دەکرێن بۆ ڕێگریکردنی زیاتر لە بڵاوبوونەوەی کۆڕۆنا گەشبین نییە.